سڵاتان لێبێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز جوتیار خالید جێگری بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سنێمانی بازدا کۆمەڵێک تایبەت بە دۆخی کشتتوکاڵ و بە تایبەتی بازدا وەرزی چاندنی ئەم ساڵ دەکەم پرسیارەکە ئەوەیە ئەو ئامادەکاریە فەرمیانەی کە تاکو ئێستا کراوە بۆ وەرزی چاندنی بەربووم لە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێم چی بوو هاوشانی ئەمە دەمێت بۆ چوونی وەرگرم لەسەر بابەتی پارەی گەرمی جوتیاران و بڕی گەرمی وەرگیراو بۆ ساڵی داهاتوو ئێستا علی بۆ چوونێک ڕوئیەکەیە کە حکوومەتی عێراق وایە براری ئەوەی داوە کە 400 تەن گەنم لە جوتیارانی هەرێم بکرێتەوە کە ئەمەش بەراورد بە ئەم ساڵی ڕابردوو تقریبا 300 تەنێک کەمترە چۆن مامەڵ لەگەڵ زیادەی گەرمی جوتیاراندا دەکرێت حتمما لەگەڵ هەموو ئەمانە باز لەوەش دەکەم کە لە ماوەی ڕابردوو هەوڵێکی وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێبەرایەتی گشتەکانم بۆ پێدانی ئامێری کشتتوکاڵی بە قستی دیرەشخایان بۆ جوتیاران بۆ ئەمە چی کرا ئامانجی بەردەست چییە ئایا جوتیاران توانیان بەو نرخە پاڵپشتیکراوەی کە وەزارەتی کشتتوکاڵ داینابوو بۆ کڕینم ئەمێرانە ئامێرەکانیان وەرگریا خودم پرۆسە هێشتا ماوێتی و نەگەشتۆ بە مەجرای قانونی خۆی میوانەکەم بەڕێز کاک جوتیار خالی دەسپاس بۆ ئەم دەرفەتە کاک جوتیار سپاس بۆ جەنابتان لە وەرزی چاندنی بەربوومی دانەوێڵین بە تایبەتی گەرم و جۆ حتمما هەموو ساڵێک وەزارەتی کشتتوکاڵ کۆمەڵێک ئامادەکاری و ڕێنمایی و ڕێکاری نوێ دەگرێتە بەر بۆ ئەم ساڵ ئامادەکاری فەرمی چی بۆ لەبارەوە هیچ کراوە؟ بەڵێ دیارە ساڵانە لە کاتی وەرزی چاندنی بەربوومە کشتتوکاڵەکانە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لە سەروبەندی ئامادەکاریەکانە ئەبێت بۆ ئەوەی کە هانی براژوتیارەکان بات کە زەویەکانیان لە مۆسمەدا بڵێن لە مۆرزەدا بەگەرنیان بۆ بەجۆ بەهەش بەربوومیشی دانەوێڵی تر بێت بچێن لە ڕێگەی لەقە کشتتوکاڵەکانمانەوەنەوە لە ڕێگەی ئەو فەرعانی کە لە قەزاونەحەکانە هەن لەو نووسی جوتیارەکان ئەکرێت بۆ ئەوەی کەوا بتوانین ئەو جوتیارانی کە ساڵانە ئەیانەوێت گەنم بچێنن ناویان بنووسین و ئەو ڕوبەری کە ساڵانە دەیچێنن لەلایەن بڵین بەڕێوەبەرایەتی و بەشە کشتتوکاڵەکانەوانەیە تۆمات بکرێت بە ئەمەنجی ئەوەی کە ئێمە بتوانین دوجار هەم ژماری جوتیار و هەم ژمارەی بڵێن ڕوبەری چێنراومان لە بەردەستا بێت و دوجار ئێمە بتوانین کە لە کاتی پرۆسی بە بازارکردنی گەرمی جوتیارانە بتوانین کە ئەو زانیاریانەی کە دروستە و پێویستە بدێت بەلایانی پەیوەندیدار. باشە کاک جوتیار ڕوبەری زەوی چێنراو بەدانەوێڵە بۆ ئەم ساڵ دیارە چەندێکە؟ پێشبینیەکانمان ڕاستەکەی لەبەرەوەی کە ئیستا لە هەندێک ناوچەی سنووری پارێزگای سلێمانی لە هەندێک شوێنە توان بڵێن پەڵیاوە و جوتیاران توانیوانەکە گەرمەکانیان یاخود بەربوومەکانیان بچێنن بەڵام لە هەندێک شوێنە لەبەرەوەی کە ڕێژەی بارانباری نەگەشتۆتەوە ئاستی کە بڵین پەڵیاوە و لە هەندێک شوێنە تۆزێک پرۆسی چاندن تا ڕادێک هێواشە و هەندێک لەو جوتیارانە بە وشکەوەرد کردویانە بۆیە ئەمە ڕەنگە لە ئیسادا بڵین ڕوبەرێکی دقیقمان دەست نەکەوێت لەم کاتەیە بەڵام پێشبینەکانی ئێمە بۆ ئەوەی کە ڕوبەری چێنراو بە گەنم لە پارێزگای سلێمانیا بە تایبەتی لەسەر ملیۆنێکەوەیە ملیۆنێک دۆنمەوانەیە ئەم ڕێژەیە لە ڕێژەکەی ساڵی ڕابردوو زیاتریا کەمترە تا ئێستا قسە ئەکەین پار ئێمە وەکو پارێزگای سلێمانی ملیۆنێک و 1956 دۆنممان هەبوو بەڵام لە ئێستادا ڕەنگە ئەم ڕێژەیە بۆ پێشبینی ئەەکەین کە ئەگەر هاوتا نەبێ بە ساڵی پار ڕەنگە شتێک لەوە کەمتر ببێتوانێ ئەوەی کە داخلی خەتا بێ بەڵام ئێمە ینی ساڵانە وە ساڵانی پێشوش چەندەها ڕوبەری چێنراو بە گەرمە بووە کە مەسەن سوتفۆی نەکردووە کە ناونووس بکرێن و زانیاریەکانمان بەوردی دەست بکەوێت لەبەرەوە زۆر جار هەبوو کە براجوتیارەکانمان بەشیشیان لەوانی کە دوای ئەوەی کە ناونووسی جوتیاران کراوە هەندێکیان لەوانە بە ئاگا نەبوون یاخود بەهاش هۆکارێک بێت لە هۆکارەکان کە ناویان تۆمان نەکردو ئەو ڕوبەرە نەزانراوە بەڵام پێم وابێت ساڵانە لە پارێزگای سلێمانی لەسەر ئەو ڕوبەری کە من ئاماژەم پێەیە بەگەنمە چێنرێت. کاک جوتیار باسی ئەو ڕووپێوێت کرد کە بۆ زەویدا چێنراو بە گەرم دەکرێت ساڵانە ڕووپێوەکەی ئەم ساڵ بە هەمان میکانیزمی ساڵی ڕابردوو دەبێت بۆ ئەوەی ئامارێکی دقیق و ورتان دەست پێ ینی ئەم ساڵی ڕابردوو لە کاتی پرۆسی وەرگرتنی گەرمی جوتیاران گلەی ئەوە دەکرا بۆ نمونە هەندێک لە جوتیاران ڕەسیدی نووسیوە بەڵام وەکو ڕەسید ینی خۆی قەید کردووەکو جوتیارێکی فعلی بەڵام دوجار ئەم ڕەسیدەی فرۆشتەوە بە
بە بڕێ خێر بە پارەیەکی زیاتر لەوەی کە بۆی نووسراو لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە. ئێوە بۆ ئەمە چیتان کردو بۆ ئەوەی کە فعلەن ئەو جوتیارەی کە ئەم ناوە دەنووسێ بگەم بەسەر چاوەی ڕاستی دروستی ئەوەی کە ئایا جوتیارێکی فعلی یاخود ناچیتان کردووە؟ دیارە پار ئێمە پاڵپشت بە بڵین سێربایەکی بڵێن ڕوپێویشی مانگە دەستکردەکان توانیمان کە هەموو ئەو زەوێ کشتتوکاڵانی کە بە گەنم چێنرابوون و بەواقعی لە دوای ئەوەی کە کەشفێکی مەیدانیمان کرد و لیژنەیەک لە وەزارەتی کشتتوکاڵی عراقیوانێ سەردانی هەموو پارێزگاکانی هەریمی کوردستانی کرد و بەواقعی ئەو گەنمە و ئەو ڕۆبەرە چێنراوەی کە پێشکەشی بڵین وەزارەتی کشتتوکاڵی عراقی وەزارەتی بازرگانی عراقی کرابوو خۆیان باواقعی هاتن و ئەو ڕۆبەرانیان بینی کە چێنراوە وابا پاڵپشت بە و وکوت مانگە دەستکردەکەی کە ڕوپێوی هەموو ئەو زەوێ کشتتوکاڵانی کردبوو کە بەگەنم چێنرابوون ئەمە خۆی بۆ خۆی دەلالەتی لەو ئەکرد کە ئەو داتایی کە پێشکەشی حکوومەتی عراقی کراوە داتایکی ڕاستە دروستە و ئەمساڵ بە هەمان میکانیزم پاڵپشت بە بڵین ڕێوپێوکردنی مانگە دەستکردەکان واروە سەردانکردنی مەیدانی بۆ ئەو زەویانی کە چێنراون بەگەنم پاڵپشت بۆ ناو تۆمارەکرێت. کاک دوتیار ئەم ڕوپێوێ لە دوای چاندنی زەوێکە دەکرێت خۆی پێش چاندنی نەخێت تەڵان تۆ ئەبێ ئێمە زەوێکە چێنرابێت و گەرمەکە بەواقعی لە بەرچاوە ببینرێت. جان بۆی ئەو پرسیارم کرد ڕاستی ینی لە کۆمنتێک هاتبوو باسی ئەوەی دەکردبوون من جوتیار هەبووە زەوەیەکەی بە هیچ بەرومێکی دانێوەڵی نەچاندووە بەڵام لەگەڵەوەدا ڕاستیدی بۆ کراوە شتیوا هەبووە؟ من پێم وابێت بەو شێوەیە تەسەور ناکەم بەو شوەیەک بوو بێت چکەکەم و کووتم پاڵپشت بە ڕوپێوکردنی ماگە دەستکردەکان کراوە و ئاماگەر ئەگە زەویەک دانەچێنرابێت بەگەنم ناوی تۆمار نەکراوە و بەڕۆبەری چێنراوە بەگەنم تۆمار نەکراوە وەلگەڵ ئەوەشە فەرعەن کشتتوکاڵەکانمان لەقەکان بەردەوام ئەوانش خۆیان لە گەڕانن بە دوای ئەو زەویانی کە بەواقعی چێنراوە و سەردانی مەیدانیان کردووە بۆ ئەوەی کە دڵنیا بن لەوەی کە ئەو ڕۆبەری کەناونووس کراوە بەگەنم چێنراوە ینی هەتا دڵنیا بوونەتەوە لەوەی کە ئەم ڕۆبەرە زیاتر لە کەسێک ناوی نەنووسی بێت تەنها یەک جوتیار بوو بێت و یەک زانیاری و یەک معلومات هاتبێتە ناو بەڕێبەرایەتەکان و وەلەقە کشتتوکاڵەکانەوانێ بۆی کە دووبارەبوونەوەی ناو دروست نەبێت. باشە وەزارەتی کشتتوکاڵ بۆ چاندنی ئەم ساڵ هیچ هاوکارێکی فعلی جوتیاری کردووە تا ئەم دەقەیە؟ لەسەر بابەتی چاندن ڕاستەکەی ئەوەدی کە هەبێت ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ بڵین بنەتۆی گەنم بنەتۆمان بۆ دابینکردن بۆ بژمانێکی زۆر لە جوتیاران و بە نرخێکی پاڵپشتی کراو چکە حکومەتی بەڵێ وەزارەتی کشتتوکاڵ خۆی گەرمی لە جوتیاران کردی بۆوانی بۆ بنەتۆ بە نرخی 885,000 دینار و 860,000 دینار بۆ دوو جۆر لە گەرمی باوە پێکرا و گەرمی تۆمان کرا و دوجار لە دوای ئەوەی کە پرۆسی پاکردنەوە و لە گونیەکردن و دەرمانکردنی ئەوانە هەبی بە بلەخی تقریبا نزیکەی 45,000 دینارێک شو بەسەر هەموو پەنگێک بەڵام وەزارەتی کشتتوکاڵ خۆی بۆ پاڵپشتیکردنی جوتیارەکان بۆ تەنیا گەرمی بڵین تۆمار کرا و 640,000 دینار و بۆ تەنیا گەرمی باوە پێکرا و 600,000 دیناری دانابوو نزیکەی کولفەی بە تێشوی تقریبا 375 تا 390,000 دینار لە ئەستۆی خۆی گرتبوو وەکو پاڵپشتێک بۆ جوتیاران و بەدەلەوە ئێمە لەم ماوەی پێشوە هەموو ئۆپرا جوتیارانی کە گەرمیان ئەچان ئێمە بڵێ دەرمانی کوێرو و دەرمانی ڕاکسیری پیاڵن کە پێمانان لە ڕێگەل لە کشتتوکاڵەکانانەوەکو بە دامی لە سەدا هەشتا بۆی کە ئەوان بتوانن بیکەن بە گەنمەکانیانەوانی و تووشیزی زۆر زەرر زیانێک لە بن لە داتوە. کاک جوتیارانی دایم جوتیار دەستی لە چاوی حکوومەتە بۆی هاوکاری بکات بۆ منە بابەتی سەمادی کیمیاوی کە یەکێکە لە پێداویستی هەرە سەرەکیەکان بۆ ئەوەی کە تۆ چاندنێکی جوان و پڕبرشت یعنی بەرهەم بێنیت وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەم ساڵ لە بەرنامەیدا ئەم سەمادە کیمیای بەسەر جوتیار لەدا بەشکات بۆ ئەم سەمادە ساڵانی ڕابردووە بوو ئێستا نییە. لە ڕاستیە ئێمە هەموو ساڵێک وەکو خۆمان وەکو وەزارەتی کشتتوکاڵ و وەکو بەڕێبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی پرۆژەی پاڵپشتی جوتیاران ئیعاناتی زراعیمان هەبوو کە ئەکرا بۆ کە ئێمە ساڵانە ڕێژەی بڕێک لە سەمادمان ئەکری وەکو پێویستی جوتیاران و بە دامی لە 150 هەم بۆ سەماد و هەم بۆ دەرمانیش ئەمان کردو بۆ پاڵپشتیکردنی جوتیاران بەڵام لە ئێستادا ڕاستەکەی بەهۆی هەندێک دروستبوونی قەیرالی دارایی و هەندێک کێشە و گێروگرفتی کە لەم چەند ساڵی پێشوە بڵین هاتوتە بەردەمان ڕاستەکەی نەمانتوانیوە کە پرۆسی پشتگیریکردنی جوتیاران لە ڕێگەی سەمادەوانەیە
جێبەجێ بکەین و ئەم شتەوەکو خێرماوەتەوانێت بەڵام ئێمە هەموو ساڵێک ئەم پرۆژەیە پێشکەش ئەەکەین و وەزارەتی کشت و کاڵ خۆشی بڵین تاسەری هەموو هەرێمی کوردستان پێشکەشی ئەکا بە وەزارەت بە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بەڵام وەکو ئاماژەم پێەیە بەهۆی هەندێک قەراری داراییەوانی ئەم پرۆژەیە بەڕاستی ڕزامەندی لەسەر نادرێت و هەروکو خۆی تایسەماوەتەوە. کاک جوتیار هیچ سەلیقە و سکێچێکی ڕێکوپێک هەیە لە چاندنی بەروبوومی دانەوێڵە بوونەوە لە ساڵانی ڕابردوو بەشێکی زۆری زەوی کشتتوکالەکان بە یەکجۆ لە بەروبووم دەچێنرا کە ئەمەش هەندێک جار تەزەخمی دروست دەکرد لە وەرگرتنی بەرەمەکان. بۆ ئەم ساڵ بابەتی ڕۆژنامەی کشتتوکاڵی کە لە وەزارەتی کشتتوکاڵ چەند ساڵێکە ئەم پلانە داڕێژراوە کاری پێ دەکرێت وەکو خۆی بابەتی ڕۆژنامەی کشتتوکاڵی کە لە وەزارەتی کشتتوکاڵەوە دانەرێت زیاتر بابەتەکە هەدەفەکە ئامانچەکە ئەوەیە کە تۆ بتوانیت پاڵپشتی جوتیاران بکەیت لە ڕێگەی ئەو کاتی کە بەربوومی بڵین ناوخۆی خۆمان پێ ئەگات ئەو کاتە ئێمە بتوانین کە نەیاڵی بەربووم لە دەروی وڵات بێتە ناو هەرێمی کوردستانەوانێ و برە جوتیارەکانمان سوود بکەن بڵێ سوود لە بەربوومەکانیان وەربگرن وی لەو بەروەران لەو مۆسمانی لەو کاتانی کە بەربوومی ناوخۆی خۆمان پێ ئەگات ئێمە یاخود قەدەغی هەندێک لە بەربوومەکانەکەین یاخود باجی ئەخینە سەر بۆ ئەوەی کە زیاتر خەڵک و بازرگانەکان بتوانن کە بەربوومەکانی جوتیارانی خۆمان ساڵ بکەنەوە. بۆ چاندنی بەربوومەکان وەزارەتی کشتتوکاڵ هیچ ڕێنمای و ڕێکارێکی دەبێت بۆ نمونە جوتیار یعنی ناچارکە لەسەر ئەم جۆرە بەربوومە بڕات شتی وا هەیە؟ ڕاستەکەی خۆی ئێمە بەردەوام لەقە کشتتوکاڵەکانمان بڵێن لەقەکانی بەشە ڕێنمایەکانمان لە هەم لە ناوەندی پارێزگای سلێمانی و هەم لە قەزا و ناحیەکانی دەوروبەردا بەردەوام لە بڵین لە هوشیارکردنی جوتیارن و لە ئارەسەکردنی جوتیارن کە شێوازی بەکارهێنانی زەویەکانیان شێوازێکی زانستی بێت و جوتیار تەنها بە یەک جۆر بەرەبووم نەچێنێت وە ساڵانە بەردەوام نەبێت لەسەر ئەم جۆرە بەرەبوومە بگرە بۆی کایمە بتوانین بڵێ خۆلی کشتتوکاڵی بەکاربێنێن کە لە مۆسمێکە ئیکە بە بەرەبوومێک دوجار بیکە بە بەرەبوومێکی تر کە تاویزی ئەو هیلاکی و ماندووبوونە بکە کە لەو زەویە دروست بووە لە بەربوومەکەی پێشووتریان تاکو بتوانین ئێمە جارێکی تر لە ڕێگەی بەتایبەتی بەربووم و پاقلەمانەکانەوانێ بتوانین زەویەکان بە پیرکەینەوانەیە و لە بەرەوەی ئەگەر گەنم بیایە هاش بەربوومیشی تر بێت کە پێشووتر چاندوێتی زەویەکەی هیلا کردووە بتوانین باوانە تعویزێکینەوانی هەم جوتیار ئیسپادا کە ڕووی بەرامەوانەیە و هەم جارێکی تر زەویەکەی بەپیتە بێت و بە دوور ئەبێت لە بەکارڕۆنی سەمات و لە خەرجکردنی تێچووی زیاتر. جوتیار ئێمە پەیڕەوی لەم بڕگەیە کردووە کاک جوتیار؟ ئەتوانم بەڵێم بەشێکی زۆر لە جوتیاران لەسەر ئەو کارەکان بەڕاستی و بەشێکی تری لە جوتیاران ئەگەر پابەت دەبن پێوانێت پەیوەندی زیاتر بۆ بابەت بۆ هەیە کە جوتیار ئەوێت ئەو کاتی کە مۆسمی چاندنەوە ئەو بەروومێکی چێنێت بزانێت لەو سەر لە بازارە چەنی بۆ کات یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە مەسەرەن هەندێک لە جوتیاران کە پابەت نەبن بۆ بابەتەوانێ دڵنیانی لەوەی کە ئەو بەربوومەی لە دوای گەرم بۆ نمونەی چێنن لە بازارە چەنی بۆکە و ئایا ئەو هیلاکی و ئەو ماندووبوون و ئەو تێچووی کە ئەو لەو بەربوومەیە سەرفی ئەکات ئایا لەسپێنێ لە بازارە زیاتری بۆ ئەکات یاخود بەلایانی کەم و هەمان خەرجی بێت. ئەمە ڕاستەکەی هەتا ئێساکە ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و کاری لەسەرەکەین و ئەمانەوێت تا چۆنێک بێت هاوسەنگێک لەو بابەتە دروست بکەین کەم تا زۆر ئیشی لەسەر کراوە بەڵام هەندێک ڕێکار و هەندێک ئیشوکاری تری ماوە کە پێویستەکە بیکەین بە هەرممان بێکەوانێ. باش کاک جوتیار بابەتێکی دیکە دەمەی بۆ چوونی بەڕێستی لەسەر وەربگرن بابەتی وەرگرتنی گەرمە بۆ ئەم ساڵ لەماوەی ڕابردوو حکوومەتی عێراق لێدوانی هەبوو بۆی کە 400 تەن گەرمی جوتیاران وەردەگرێتەوە بۆ ئەم ساڵی چاندن. ئەم ڕێژەیەکی دقیقە یاخود ئێوە بەمە ڕازی دەبن؟ ئاشکرا ئێمە بابەتی وەرگرتنەوەی گەنم و بە بازار پرۆسی بە بازارکردنی گەنم لە سەر تاسەری هەرێمی کوردستانە گرفتێکی گەورەیە کە ساڵانە بەردەوام وزارەتی کشتتوکاڵ ڕوبەڕووی ئەبێتەوانی و لە بابەتەکەش تەقریبا ئەتوانم بەڵێم بەشێکی بابەتێکی سیاسیە و بەشێکیشی کێشی بەغایە کە گومانی لە ئەو ژمارەدا تا ئەرقامانە هەیە کە هەرێمی کوردستان پێشکەشی ئەوانی ئەکات و ئێمە پار و خۆتان نەزانن 700,000 تەندانرا بوو بۆ ئەوی کە سەر تاسەری هەرێمی کوردستان وەری بگرێتەوانێ بەڵام ئەم ساڵ هەتا ئیساکەن وەکو ئەوەی کە بیستومانە و باس کراوە حکوومەتی عراقی 400,000 تەنی بۆ هەرێمی کوردستان داناوە بەڵام ئەمە هەت نەبووە بە نووسراوێکی ڕسمی و ئاراستەمان بکرێت
بەڵام قسەکان کە کراوە لەسەر ئەساسیەوە کراوە کە ئێمە لە سەدا پەنجای بڵین ڕێژی پارتان یاوەرگری داوانیان پارکوتم 700,000 تن بووە کرابوو بە 350,000 تن بەڵام دووسێ جار ئێمە بڵین وەزارەتی کشت و کاڵ لە ڕێگەی وەفدی باڵاوانێ بڵین سەردانی بەغای کرد و لە گفتوگۆکردندا بوون دوجار هەچۆنە بێت توانیان کە بڕی 50,000 تەنگی تر زیادکەن بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان و بۆ ئەو بڕە ببێت بە 400,000 تن بەڵام ئێستاش لە یازان هەر وەزارەتی کشت و کاڵ لەسەر خەتە و لە هەوڵەکانی بەردەوامە بۆی کە بتوانێت ئەم ڕێژەیە کەم زیاتر بکات بۆ بەلایانی کەمەوە بۆ ڕێژەکەی ساڵی پارکەوە کە وەرگیراوەتەوانێ کە دوجار هەمومان ئازانین کە بەروبوومی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی زۆر لەو بڕە زیاترە کە حکوومەتی عراقی دایناوە بۆ حکوومەتی عراقی ئەگەر هاتوو بڵین هەرێمی کوردستان پابند بکات بۆ گەرمەوانیە بۆ وەرگرتنەوەی ڕەنگە تووشی گرفت ببین و ڕەنگە براجوتیارەکانمان حکوومەتی هەرێم و وەزارەتی کشت و کاڵ گەر ئەم داوایە بوو بە داوایەکی فەرمی لە وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێم دەچنە ژێرباری ئەم بڕیارە هەموو وەکوتم هەموو هەوڵێک دراوە بۆی کە ئەو بڕە زیاد بکرێت و لە دوجاریش ئەگەر بۆ بە واقعەکەوە لەوە زیاتر نەتوانرات چکە ئەمە بابەت لەسەر بڕی قەراردان لەسەر بابەتی بڕی گەرمی وەرگیرا و بە تەنها ڕقەمێک نییە چکە ئەمە لێکەوتی دارایی هەیە وابێت چەندین لایانی پەیوەندیداری تر لەم بابەتە تەخسیسکردنی بودجە و بابەتی دارایی ئەوانە هەیە کە ئەمیش ئەمان هەرمیان بێنە سەر خەت و ڕەزامەندی لەسەر ئەوە بن بەڵام ئەگەر لە حاڵاتێکە کەوتە سەر ئەوەی کە هەر حکوومەتی بڵێ مرکزی عراقی لەسەر 400,000 تن سوور بوو ئەو کاتە وەزارەتی کشت و کاڵی خۆشمان دیارە بەرنامەی تایبەت بەرنامەیەکی تری ئەبێت و گۆڕانکاری ڕەنگە لە ئەو بەرنامەیان بکات لە پرۆسی وەرگرتنەوەی گەنمە واروەها هەر بۆ زانیاری جەنابتان بەدەر لەوەی کە گەنمین جوتیاران لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵی وەزارەتی بازرگانی عراقیەوە ئەگەڕێتەوانێ وەزارەتی کشت و کاڵ ئێستا بڵێن چەند ساڵێک دەبێت کە لەگەڵ دوو کۆمپانیای کاتی تایبەتە گرەبەستی کردووە بە ئامانجی ئەوەی کە ئەوانیش ئەو گەنمی کە ئەمێنێتەوانێت لە دوای پرۆسی بە بازارکردن لەلایەن ئەو کۆمپانیانەوە وەربگیرێتەوانێت کۆمپانیایە بەڕێزت ئاماژە پێ دەکەی توانیوێتی بۆ نمونە کێشەی زیادەی گەرمی جوتیاران هەل بکات هەتا ئێستاکە بە بەراورد بۆ ڕێژێک زۆری کە لە سنووری هەتا سەرتاسەری هەرێمی کوردستانە گەنم ئەمێنێتەوانێ ئەتوانم بەڵام کۆمپانیەکان کەمتریان لەوە وەرگرتووەتەوانێ بەڵام هیوامان وایە کە ئەمساڵ ئەگەر ئەو ڕێژەیە بۆ شێوەیە بێت کە باز دەکرێت و وەکەم بێتەوانێت بێگومان تەبان وەزارەتی کشت و کاڵیش بڵێ قسەی خۆی بێنە سەر ئەو بابەتە و ئەبێ ئەو کۆمپانیان ناچار بن بەوەی کە بڕێکی باش لە گەرمی جوتیاران وەربگرنەوانێ بە شێوازێک کە جوتیاران زەرر نەکەن و کۆمپانیەکانش پابەتکە بەوەی کە ئەبێت بەپێ ئەو گرێبەستی کە پێشووتر کراوە کە هەپاڵپشتی جوتیاران کە لە وەرگرتنی گەنما بێ پابەتەوەی بەدەل لەو دوو ڕێکاری کە لە بەردەمی حکوومەتی هەرێمە بۆ ساکنەوەی بەرهەمی گەرمی جوتیارانەکە یەکێکیان عێراقییان بەرهەمە کۆمپانیەکانی ناوخۆی خۆمانە بەدەل لەمە حکوومەتی هەرێم دەتوانێت ڕاستەوخۆ ئەم گەرمە ڕەوانەی وڵاتانی دەرەوە بکات یان دەبێ ڕازامەندی حکوومەتی عێراق بۆ ئەمە وەربگیرێت ڕاستەکەی نردنی بابەتی نردنی گەرم بۆ دەروی هەرێمی کوردستان تەوان پێش ڕەزامەندی وەرگرتنی حکوومەتی عراقی بابەتێکە پەیوەندی بە کوالیتیەوە هەیە باشە ئەوە پەیوەندی بە ڕاغبەتەوە هەیە و پەیوەندی بەوە هەیە ئێمە تا چەندێک لە پێویستەکانی خۆمان زۆر زیاترە ئایا ئەو بڕێکە لە خۆمان زیاتر ئەبێت ئەوەندەیەک ئێمە بتوانین بینی دەروی وڵات و وڵاتانی ئیسفادی لێ بکەن ئێمە وەکو خۆمان تقریبان ئەتوانم بڵێم گەشوونێتە پێویستی خۆمان لە بەربوومی گەنم بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە ئێمە بڵێن ئەم بڕێکە هەمانە بە شێوازێک ئەمەندە زۆرە کە ئێمە بتوانین ڕێژێکی زۆری لێ بلێنین دەروانەیە دوجار هەتا ئیساکە هیچ وڵاتێک نەهاتۆتە پێشەوانێ بەڕاستی داوای گەرمی هەرێمی کوردستان بکات هۆکارەکەشی ئەوە نییە بڵێن گەرمی هەرێمی کوردستان خراپە یاخود کوالیتەکەی باش نییە بەڵام ڕەنگە گەرمی هەرێمی کوردستان هەتا ئێستاکە بە تەواوەتی ئاشنا نەبوو بێ هەندێک وڵاتان ئاشنا نەبوو بێتم پێی لە ڕووی کوالیتیەوانەیە بەڵام هەنگاوی باش هەیە بۆ ئەوەی کە حکوومەتی هەیە بۆ وەزارەتی کشت و کاڵ هەوڵبات بۆ ئەوەی کە هەموو جۆرە بەرەبوومەکان لە ناویانە گەرم کە بتوانین ئێمە لە
ئایندێژی ترە بتوانین کە هەناری دەڕی وڵاتی بکەین. کاک جوتیار وەبەرهێنانی کشتتوکاڵی بە هەموو جۆر و بەشەکانی بە هەموو بەشەکانی یعنیەوەی کە تاکو ئێستا کراوە لە کابینەی نوێمی حکوومەت گەشتووە لە سەدا چەند ڕاستەکەی بەڵام ئەگەر وەزیری کشتتوکاڵ بوو لە ڕاتەکەم لە مای ڕابردووی لە دوانی کێ بوو کە لە ساهشت وەبەرهێنان لە کەرتی کشتتوکاڵ کراوە بۆ یەکەم جار لە مێژووی حکومڕانی کوردیدا ئەم ڕێژەیە ئێستا چندێکە ئەگەر زانیاری دەبێت من پێم وابێت ویستم ئەو قسێ بکەم کە تقریبان پێم وابێت وەبەرهێنان لە کەرتی کشتتوکاڵە هەلەواچ لە بین 8 بۆ 9 دەبێت لە هەرێمی کوردستانە ئەم ڕێژێکی باشەمە ئەم ڕێژەیە پێم وابێت وەکو ئێستا ڕێژێکی خراپ نییە و ئێمە توانیوانە لە ڕێگەی کەرتی تایبەتەوانەیە بەشێکی زۆر لە پرۆژەکان بۆ بژێنینەوانەیە و بتوانین کە لە ڕێگەی ئەو پرۆژانەی کە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ئەنجام بدرێت توانی بێتمان گەشت بگەینە ئاستی خۆبژێوی و بتوانین کە بە تایبەتی لە بەرەبوومەکانی سامانی ئاژەڵ وەکو بریشک و هێلکە و ئەمانە هەنگاوی زۆر باشراوە واروان لە گەنم و لە هەندێک بەرەبوومی تری پێویست لە سەوزەمەنیەکانە بەڵام ئێمە هیوان وایە کە بتوانین ئەم ڕێژێ زیاتر بکەین و ئێمە بەردەوام هانی بڵین بۆ بەرهێنەرەکان ئەیان کە بەردەوام هەوڵ بە نەجاتی ئەوەی کە پرۆژەک بڵین سەرۆت بڵین سەرمایەکانیان لە نیشتەجێبوونێکە یاخۆ لە پرۆژەیەکی بیرانکردن بڵین وەگەڕخەن بێن لە کەتی کشتتوکاڵە بەگەڕی بخەن لەبەرەوەی ئەمە هەم بۆ خۆی پرۆژەیەکی بەرەمێنانە واروها ئەو پارێژ ناکرد دەرەوەی وڵات هەل لە ناو خۆمانە توانین سودی لێوە بگرین. کاژدارێک دوو پرسیارێکم ئەمە کۆتایی بەرنامەکە وەڵامی وەڵ بگرم بابەتی پێدانی ئامێری کشتتوکاڵی بە قستی درێژخایانی بە جوتیاران یەکێک بوو لەو بابەتانی کە لە ماوەی ڕابردوو ئیشی لەسەر کرا ئەم ئامێرانە گەشتن بە دەستی جوتیار ئێمە طبعاً تقریبا ساڵێک لەوە پێش ئەبێت ساڵ و نیوێک ئەبێت تقریبا گرە بەستێک لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ کۆمپانیای هارون گروپ کرا بە ئامانجی ئەوەی کە لەسەر خواستی جوتیاران هەچ جۆرە ئامێرێکی کشتتوکاڵیان بوێت هاوردی وڵاتی بکەن بە دام و بە ڕێژەیە لە 120 کۆی تێچووی ئەو ئامێرە کشتتوکاڵیە بۆ دوجار ئەوە تریشی بە قستی چەند ساڵێک جوتیار بتوانێت بیاتەوانێ لێسا داتوانم بڵێم بەشێک لە جوتیاران توانیوانەکە و ئامێرانە بگا بەدەستیان و بەکاریان و سوودی لێوەرەگرن بەڵام ڕێژەکە زۆر نییە بۆ دەرەجەی کە ئێمە پێشبینیمانەکەت سەراحەتەن بەڵام کەوتە سەر ڕقبەتی جوتیار خۆی ئێمە پرۆژەکەمان تەقدیم کردووە و کۆمپانیاگەش ئامادەیە بۆ هێنانی هەموو جۆرە بڵین ئەمریکی کشتتوکاڵی کەوتە سەرەوەی ئایا جوتیار خۆی تا چەندێک بڵێن ڕقبەتی لەو جۆرە گرێبەستە هەیە و تا چەندێک ئەوێت ئەو ئالات و ئەو ئامێرە کشتتوکاڵانە بێنێت ڕەنگە ڕقبەتی جوتیار بۆ کڕینیم ئامێرە پەیوەندی بەو نرخەوە بێکە ئەم کۆمپانیای لەسەری دادەنێت بۆ نمونە ئەو نرخی کە لەسەر ئامریکی کشتتوکاڵی بۆ تراکتۆر کە دایدەنێت بەراورد بە بازار چندێکی فەرقە ئەم نرخە ڕاستیە ئێمە بابەتی نرخەکە ناتوانم بڵێم مەسەن بڵێم لەگەڵ بازارە چکە خۆ دەزانی بازار ئازادە بەڵام ئەوەی کە وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ کۆمپانیەکە کردوێتی بەو مەرجە کردوێتی کە نابێت ئەو ئامێرانی کە هێننە ناو هەرێمی کوردستانەوانێ نابێت لەو جۆرە ئامێرە لە هەرێم لە ناو بازارەکانی هەرێمی کوردستانە بە نرخێکی کەمتر بێت نابێت بە نرخێکی کەمتر لە ناو کۆمپانیا لە بڵین لە شوێنەکانی تر دەست بکەوێت ئەبێ ئەمان بە کەمتر بهێنن و هەروەها بە پاپشتی وەکوتم لە 120 سەرەتاییان و دوجار بە چەند ساڵێک ئەوە تری جوتیارانیان کەواتە گرێبەستەکە بە شێوەیە کراوە لە نێوان وەزارەتی کشتتوکاڵ و ئەم کۆمپانیایە ئەگەر سەرپێچی لەو ڕێنمایە نەکرد کە وەزارەتی کشتتوکاڵ لە گرێبەستەکە واژۆی کردووە تووشی سزای یاسایی ببێت بەتاکی تاوان وەزارەتی کشتتوکاڵ وەسیتە لە بینی جوتیار و لە بینی کۆمپانیاکەیە بۆ ئەوەی کە ئەو ئامێرە کشتتوکاڵیانە بێت بێگومان ئەگەر لە حاتێکشە بریارەکە وایە هەتاوەکو ئەمریکا نەگاتە ئێرە جوتیارەکە پارەکە نەیات بەڵام ئەگەر لە حاتێکە هەچ کامیشان لە جوتیارەکەش و لە کۆمپانیاکەش پابەند نەبوون بە ئەو ویرەبەستی کەواژوو ئەکرێت لە نێوانیاندا ئەو کاتە بە دڵنیایەوانێ ڕێکاریشی یاسایی ئەگیرێتە بەر بەرامبەر بەردووشە بەڕێز جوتیار خالی جێگری بەڕێبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ چونەکانت سپاس بۆ چەناتان دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویستە تەورێکی دیکە و بەرنامێکی دیکە
شاد و بەختەوە.